میوانێکی من هەیە بڕێز دکتۆر هاورێ غازی ئەکادیمیسیەنە و ڕێڤەبەرێ بجیکارێ کۆمپانیا یونی غازە کەواتە ئەو پسپۆری وی بیاویە دکتۆر بخێربێ ئەلبەت سلێمانیە بەجارەیەکێنینە پێش چەند ڕۆژان ژێ لە ساوڵێکە لەوێرێژێ لە کافیتاریایەکی بوو یەرێکە و سەقاومی بوو لێ بڤێرێژێ قوربانی لە پێی نەبوونە قوربانی لێ نەکەوتونەتەوە کەواتەوە ئەڤروکە چێ بوو یعنی دێگوتن بسەدەمێ غازی بوویە چاوە یعنی سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی قوربانیان دەکەین هیوای چاکبوونەوە بۆ برینداران دەخوازین بەداخەوە ئەوەی ڕوودەدا لە کوردستان بەڕاستی کارە ساتە یعنی مەوزوعی گاز مەوزوعی ئەو گازانەی کە قابلن بۆ سوتان نابێ هەموو کەسێ دەست بەو کارانە بە ئەوەی کە ئێستا ڕوویداوە بریتی نیە لە تەقینەوەی سیستەمی غازیان تەقینەوەی بە ناوی شۆفاژ نەخێر بریتە لە بڵاوبوونەوەی غاز لە شوێنێکی داخراو بەبێ ئەوەی هیچ سیستەمێکی دیتێکشنی بۆ دابدرێ بەبێەوەی هیچ ستاندەرێکە بێکە ئیشانەی پێکرابێ مۆزوعەکە ئەگەر مەسەلەی تەنکی غاز بێ لە دوێنەوە کە ڕووداوەکە ڕوویدا چەندین کەس پەیوەندیان پێوە کردم تەنکی غاز لە سەربانەکان هەر بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە کە تۆ بەو حەجمە گەورەی تەنکی لە سەربانەکان دابدرێ دەبێ ئێمە بە زووترین کات لێژنە دابدرێ تعلیماتی نوێ دەربچێت دەبی کۆمپانیای مختص کۆمپانیایکی کۆنسڵتە لەلایەن حکوومەتەوە بەڕێوە ببرێ کۆنتترۆلی هەموو ئیشێکی غاز بکە بچووک بێ یان گەورە بێ بەڕاستی ئەوەی کە ئێستا ڕوودەدا لە کوردستان ئەوەیە کە هەر کەسێ دێت ئیشی گەرمی دەکا ئیشی ئاو دەکا دێ بەبێ ئەوەی شەهادەیەکی هەبێ بێ ئەوەی ڕێپێدراوە بێ دێ داخلی ئەم ئیشە دەبێت تەنها لەبەر ئەوی لەوانێ پرایسەکانیان کەم بێ موادی بێ کوالیتی دەهێنن بە هیچ زۆرێک بە ستاندەرەکان بەڵێ دکتۆر بەیانێکە مابوو لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بوو عەسلەن ئەو سیستەمە غازێک کە لە ماڵان دەبەسرێ بە وەکو قۆمبەلێکی تەوقیت کراوی زەڕی پێناسا دەکرا کە هەموو کاتێک معرەزە بتەقێ لەبەرەوە بە شێوەیەکی ستاندەردا نانرێت کەواتە بوو چ تا ئێستا ئیشراف نەکراوە کە ئەمە بە شێوەیەکی ستاندەردا بنرێت ئێمە بۆچی کۆدە ئینتەرناشناڵەکانمان هەیە لە وڵاتان ئێستا بۆ خۆیان کۆدی خۆیان دروست دەکەن بەپێی ئەو فیدباکەوە ئەو مەشاکانی کە دروست دەبێ بەڵام تا ئێستا بەداخەوە لە کوردستان هیچ کوالەتێکمان کۆنتترۆلێکمان نییە کە کۆنتترۆلی ئەم ئیشانە بکە پرۆژە بچووک بێ گەورە بێ پرۆژەکە ماڵێکی بچووک بێ یاخود مەشروعێکی گەورەی سەکەنی بێ دەبێ بە ستێجەکانی ئینستۆلیشن دابڕوە دەبێ یەکەم جا دیزاین بکرێت لەلایەن کەسی مختصەوە پاشان دەبێ بچێ ئەپروڤەر وەڵبگرێت کە ئەم ئیشانە کە کراوە ئەو ماوادانەی کە بەکاردێ هەمووی شەهادەی خۆی لەگەڵا سێرتیفایدا ئینجا بێتە بواری جێبەجێکردن ئەو کەسێک کە جێبەجێی دەکات دەبێ مختص بێ دەبێت لە کۆمپانیایەک لە کۆمپانیەکانی غاز شەهادەی وەرگرت بێ ئینجا بێ ئیشانە بکە بەداخەوە زۆربەی ئەو فۆرمەنانەی ئێستا بە تایبەتی لە وڵاتانی دراوسێەوە داخلی دێن بۆ کوردستان و ئیش دەکەن کەواتە دکتۆر یعنی لە کوردستانە هەم لە بینا گەورەکانە هەمیش لە ناوماڵان و کافتریا و شوێنە تایبەتیەکان ئەم سیستەمە بەکاردێنرێت کەواتە ئەکرێ بڵێن لە سەداچەند ئەم سیستەمە بە پێی ستانداردی جیهانی بەکاردێنرێت یان نە هەر سیستەمێک هەر تەنکێکی غاز هەر ماوادێکی غاز کە شەهادەی نەبوو سەرتیفای نەبوو ئەم سیستەمە خەتەرە بۆ بەکار کەواتە هەیە لە کوردستان ئەوەی ئیشی تێ دەکرێت بەڵێ کۆمپانیا هەیە بۆ ستاندەرە ئیش دەکات بەڵام لەلایەن خۆ بە ئیشەکە هەستاوە نەکو وەکو داواکاریەک بێ پێویستە ئەم ئیشە کۆنتترۆل بکرێ ئێمە دەبێ بە زووترین کات کۆمپانیایەکی ڕاوێژکاری دروست بکرێت لەلایەن حکوومەتە کۆنتترۆلی هەموو ئیشەکان بکە هیچ سیستەمێکی غاز بچووک یان گەورە نابێ غازی تێ بکرێ هەتاکو شەهادەی ئەو سیستەمە وەرنەگرێ ئەو شادش دەی بۆ ماوەی ساڵێک بێ بە زۆرترین کاتی دەوێت دووبارە نوێ بکرێتەوە تا ئێمە ئەکید بین کە ئەو سیستەمێکی سەلامەتە بۆ بەکارهێنان لە هەموو وڵاتانی دنیا تەمان غازی سروشتی هەیە بەداخەوە لە وڵاتی ئێمەیان یەخ و غازی سروشتیش خەتەریاتی خۆی هەیە بەڵام کۆنتترۆل کراوە کە بەپێی یاساکانی ئەو وڵاتە سیستەمەکان جێبەجێ دەکرێت بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە من خۆم بینیم سیستەمی غاز کراوە بە ماوادی پلاستیکی کە ئەوە شتێکە بە هیچ زۆر ڕێپێدراو نییە کارگەی تەنکی دروست کراوە لە کوردستان من نازانم تا ئێستا شەهادەیەکم نەبینەوە کە شەهادەی خۆیان هەبێتن بێ لە ماوادەکانی تر ئەو ماوادەی کە داخل دەکرێت دەبێت هەمووی شەهادەی خۆی لەگەڵ بێ و دەبێت لە هەمووی گرنگتر مەنزومەکان سیستەمەکان دیزاین بکرێن دەبێت دیزاین بکرێن لەلایەن کەسی پسپۆرەوە دیزاینەکان ئەپروڤ بکرێ ئینجا بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە حەجمی تەنکی ماڵی وایە 5,000 لتر 10,000 لتری لە ماڵەکەی خۆی بەستیوە وڵا لەبەرەوە پێویست دەکات نەخێر نابێ ڕێ پێ بدرێ تەنچەکان چەند بچووک بن بەخۆی تەنکی سەربانەکان بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە تۆ نابێت دەبێت لەژێر ئەرز بێ تەنکی خۆی دەبێت لەژێر ئەرز بێ باشترین تەنکی کە کاتۆلیک پرۆتێکشنی بۆ ببەسترێ ئەگەر کەسێک شوێنی هەبێ باشترین شت ئەوەیە لە گەڕەکەکان ستەمی مرکزی ببەسترێ لە شوێنێک تەنکێکی سنترال ببەسترێ بدرێ بە ماڵەکان بە میتر بەو شێوێتەوە کەمیەکی کەم غاز بۆ ماڵەکە دەچێت نەکو کە لیکێکە بوو لە تەنچەکە هەموو تەنچەکە بەتاڵ بێ و داخلی ئەو ماڵە بێ ئەوەی کە ڕوودەدا ئێستا بەو شێوەیە
بەتاڵبوونی غازە لە تەنچەکان بۆ ماڵەوە بۆ نمونە کەسێک دەڵێ من 2 تەن غازم لە ماڵەوە داناوە 2 تەن غاز دەزانی دەکاتە چەند قرینە غازێکی بچوو کە ماڵێک دەسووتێنێ کە بینایەک دەسووتێنێ 10 کیلۆگرام 12 کیلۆگرامە تەنێک غاز 1000 کیلۆگرامە یەکەم شت پرێشەر کە نابێت زەختی بەرز داخلی ماڵەکان بێت دەبێت زەختەکانی زۆر نزم بێ 10 میلیبار نابێت زیاتر بێ دووەمیشان نابێت بە کەمیەکی زۆر غاز داخلی ماڵەوە بێ ئەگەر تۆلیکێکتە بوو چۆن دەزانی ئەو کەسێک لە ماڵ نییە هەموو جامەکان داخراوە بەرە وەرزستان دەچین هەموو پەنجەرەکان داخراون ئەگەر لیکێکە بێ ئەو تەنکی هەمووی داخلی ئەو ژوورە بێ ئەو ماڵە بێ تەنها شەرارەیەکی کارەبایی 2 ئاسن لێک دەی بەسە بۆی ببێ بە تەقینەوەیکی گەورە کێشەکە تەقینەوەی بەڵێ حتا سوپای گازیش هەیە ئێمە باسیەوەش دەکەین بەس دکتۆر تۆ باسیەوە دەکێت دەبێت سیستەم هەبێ دەبێت چاودێری هەبێ دەبێت فلتەر هەبێ دەبێت ڕێنمایی لایەنی پەیوەندیدار هەبێ دەبێت ئەو مەوادانەی لە دەرەوە دەهێنرێت کوالیتی بەرزیان هەبێت لە کوالیتی کۆنتترۆل دەربچێت کەواتە ئەکرێ بڵێن ئەوەی ئێستا هەیە وانە ئەوەی من ببینم کێشەکە لە مەواد نییە لە مەتریال نییە کێشەکە لە جێبەجێکردنە ئەگە ناخوتەنکی گەورە بەکاردێ بۆ شوێن بۆ کارگەکان بەکاردێ بەڵام مانای نی ئەو تەنکی گەورانە لە سەربانی ماڵەکان بڵاو بێتەوە بۆ شێوەیە دەبێ بەڕاستی ئێمە لە ئێستاوە خۆمان ئامادەکەین بۆ داهاتوو کە بیکەین بە سیستەمی گازی سروشتی هەموو ماڵەکان بە شێوەیەکی نظامی غازی خۆی وەرگێ هەم کێشەی ئەوەش نەبێ خەڵک بڵێ من دەمێ غاز خەزن کەم نەکو لە زستان تووشی ئەزمەی غاز بم غاز بەشم نەکە لەو شێوەیە تو ئەگەر هەر ماڵێک تەنێک 2 تەن غاز خەزنکە باشە لەو گەڕەکە چەند ماڵی تێدایە یعنی ئەوەی توالی جێگەی سەرنجە دکتۆر لە وڵاتانی دەوروبەری سیستەمی غاز هەیە ماڵان لە ئیران هەیە لە تورکیا هەیە کەواتە خەزنکردنی غاز لە ماڵان وەکو نافتوایە یعنی پێویستە بە وردی تەعامل لەگەڵ نەخێر خەزنکردنی غاز لە ماڵان هەڵەیەکی گەورەیە بەڵام ئێمە وەکو بڵێ وەکو ئەمری واقع تەعاملی لەگەڵ دەکەین کە ئێستا هەیە بەڵام دەبێ ئەوانەت کۆنتترۆل بکرێ تا بکرێ ستەمەکان بکرێن بە مەرکەزی ستیشنی غاز دروست بکە لە شوێنێکی تایبەت بە بۆڕی بۆ ماڵەکان بچێ بە میتر بۆی کەسێ نەتوانێت بۆ نمونەکە تۆ لە ماڵێکی بایی 4 متر سێجا غاز بۆ خۆت دەکریت تەنها 4 متر سێج لێتە ماڵەکە دوای بۆ خۆی ڕادەوەستێ نەک تۆ تەنکێ دانەی لە سەربانی ماڵەکەت و ئاگادار نەبیت ئەو غازە هەمووی داخلی ماڵەوە بێ و لیکی هەبێ بەڕاستی کارەسات دروست دەکات کێشەکە لە بەڕێوە بچوونی ستەمی غاز دەکەێت نەک کێشە بڵم لە تەنکی غازەکە بێ یان لە بۆری غازەکان بێ نەخێت کێشەکە لە بەڕێوەچوونی غازەکەێ ئێمە ستەمی دیتەکشنمان هەیە دیتەکشن ستەم چیە بریتە لە سۆڕی دەدڤالڤێک کە لەسەر تەنچەکە دەبەسترێ لەگەڵ سێنسەر کە بۆنی غاز دەکات بۆی سۆنەدڤالڤەکە دابخا ئێمە چۆن ئەکیدکەین ئەو ماڵانە دیتەکتەرەکانیان ئیش دەکات دکتۆر وەکە مەگوتی کوم بکارانینە کومێکە تشتان کومێکی کێرەستە و پێویستیان ژانێ لە وڵاتی ئێمە شتێکی غەریبە یانی شتێکی تازەیە بۆ نمونە بەکارهێنانی غاز کە غاز هەرچەندە سوتەمەنیەکی ئەرزانە سوتەمەنیەکی ئاسانە ئەم سوتەمەنیە کاردانەوەی خراپ بوو ژینگە نابێ بەڵام تاچەند گرنگە ڕۆشنبیری گشتی شەبێ تو وەکۆ پسپور و تایبەتمەندیەکی ئەم بوارە بۆ هەموو خەڵک چاڵێ نەک سیستەم حتا سوپای غازیش بە شێوەیەکی فراوان بەکاردێنرێ ئێستا ئەکید یان خولی ئەوەرنێس و ڕۆشنبیری گشتی بەرزکردنەوەی ئاستی خەڵکی شتێکی زۆر گرنگە بەڵام من دەڵێم ئەوە بەس نییە چکە هەموو کەسێک ناتوانێت تێبگا ئەم ستەمە تا چەند ستاندەرە تا چەند ستاندەر نییە دەبێ ئێمە دەست پێ بکەین لەو کەسانێک کە ئەم ئیشە دەکەن دەبێ ئەو کەسانێک کە دەست بۆم ئیشە دەبن نەک تەنها لە نەسبکردنی دامەزانی ستەمەکە هەروە لە فرۆشتنی غاز ئێستا هەر کەسێک دەتوانێت بۆ خۆی بچێت تەنکەرێک بکرێ و لە کۆڵانەکان غاز بە لتر بفرۆشێ کەمە لە هیچ شوێنێکی دنیا هەرواش نابێشتی وا هەبێتن یەکەم شت تۆ دەبێ کۆنتترۆلی هەم دامەزرانی ستەمەکان بکەی هەم کۆنتترۆلی دابشکردنی غاز بکەی لە شارەکانە بۆ نمونە ئەگە کەسێک تۆ ڕێی پێ نەدەی غاز تەوزەکە ئیلا لە ڕێی کۆمپانیایەکی ڕێپێدراوە بێ ئەو کاتە هەر سیستەمێک شەهادە و وەکو ئەوەی دامەزراندنی نەبوو تۆ ناتوانانی غازی بۆ تێبکە ئەو کەسە بەرپرسیار دەبێت کە غاز بداتە هەر شوێنێک کە ستەمەکەی بە شێوەیەکی ستاندەر نەبێ یاخود کۆنتراکتێکی نەبێ لەگەڵ کۆمپانیای کە ئەو کۆمپانیایە بە بەردەوامی مینتنەنسی بۆ بکە سەردانی مانگانەی بکە چەند مانگ جارێک سەردانی بکە بۆی بزانێت کێشەی هەیە بۆی زووتر چارەسەری بکە ئەمە لەلایەکەوە مۆزۆی فرۆشتنی غاز بەڕاستی دووبارە تۆ غازیش ئێمە ئەنواع کوالەتی باش و خراپی غازمانەیە کە هەمووی کێشە دروست دەکات کە وا دەکات ستەمەکان هەموو تێک بچن بۆیە من بەڕاستی داواکارم ڕەجا دەکەم لەلایەنی پەیوەنددارەکان بە زووترین کات کۆنتترۆلی ئەم مۆزوع بکرێ بە تایبەتی هەر جیهەتێک کە جیهەتێک اختصاسەکەی بۆ نمونە گەرمی ماڵانە تۆ اختصاست گەرمی ماڵانە تو حەقت چییە بە ستەمی غازەکەی بۆ دەبەستی بەڵام ئێمە بەو شێوەیە هاتوتە مێشکمان کە کەسێک دێ هەموو ئیشەکانمان بەیەکەوە بۆ بکە کەمەش غەڵەتێکە
وەستایەک دێ ئیشی ئامان بۆ دەکا کارەبامان بۆ دەبەستێ غازی ئەوەی گەرمی مرکزیمان بۆ دەبەستێ غازەکەشی لەگەڵ دەبەستێ کە بە هیچ شێوێک ڕێپێدراو نییە تەنها ستەمی غازەکە بە جیاواز دەبی کەسانی تایبەتمەند ئیشەکان بکەن و هەروەها نەک تەنها بیکەن دەبێت زمانیشی بکەن من هەر ئیشەکە دەکەم هەی زمانەکەی لەسەر چێ بەرپرسیارە لە حادسێکی ئەو هەیە زەبۆیە لێرە ڕۆشنبەرێکیشی زۆر گرنگە بەڵام دەبێت کۆنتترۆلی هەم دامەزراندنی سیستەمەکان بکرێ هەم تەوزیعی غازیش ئەنی کێشەش لەوەشدا ئەوانەی بازرگانی و تەعاملی چرگە لەم پرسە دەکەن ئەکید ئەم پرسە تەنها بە قازانج بیری لێ دەکەنەوە ئەو کەسانێک کە ئێستا دێن ئەو سیستەمێک کە لە کوردستان بەو سعرە هەرزانە هەیە بەڕاستی ئەوەیە کە خەڵک وا دەکا بچێ لای وەستایەک ئیش بکە کۆمپانیایك ناتوانێت بەو سعرە ئەم سیستەمە جێبەجێ بکە کەواتە ئیجراعاتی توندی لایەنە پەیوەنددارەکان پێویستە تۆ کۆمپانیایك دێدا دەمەزرێ ئۆفیس دەکاتەوە ئەندازیاری هەیە دیزاینەری هەیە ئەو هەموو ستاف و بێ لە ئەو هەم مەساریفەی کە هەیەی کەسێکیش دێ بەخۆی دوکانێک دەکاتەوە هەموو ئیشێک دەکا چۆن کۆمپانیەکان دەتوانن بە هەمان پرایز ئیش بکەن بەڵام خەڵک زیاتر بەداخەوە ینی بیر لەوە دەکاتەوە ئەمە سعرەکانیان هەرزانترە با بچین لای وەستەکان بیکەن برئيس دكتور هاوري غازي اكاديميسيان وريفابري بجيكاري كومبانيا يوني غاز دكتور قال سباس بيفيا سرنجات هم برايا گشتي وهم بو الين بيواني دارو کو پسپوري كي في بي افي گشت بي زور سپاس بستان خوش